إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. ئەسیلی غفاری یەکێکە لە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. دایکمان عائشە بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ پێش ئەوەی ئاەتی حیجاب فەرز ببێ لە خزمەتی پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم دانیشتە بووم. ئەسیل هات، زانیم کە ئەسیل لە مەککەوە گەڕاوەتەوە، تازە گەڕاوەتەوە مەککەی بینیوە و ئێمەش ئیشتیاق لە دڵمانە زۆرە بۆ بینینی مەککە. پرسیارم لێ کرد کەیفە تەڕەکتە مەککەتە، چۆن مەککەت بەجێهێشت و بەجێ و چ وەزعەکەت بینی لەناو مەککە ئەی ئەسیل؟ ئەڵێ ئەسیل دەستی کرد بە پێناسەکردنی جوانیەکانی ناو مەککە. کاتێکە مەککەم بەجێهێشت، ئەغزەڕت جەنەباتوها، دەوروبەرەکانی هەمووی سەوز بوو وەبیەضت بەطحاؤها، سەحراکەی ئاوی پێ ئەڕۆشت و ئاوە سازگارەکان لێوە تێپەڕ ئەبوون. اینجا دارەکان هەمووی شۆرا بوون، جوان پاک بوونەوە. چی دەستی کرد بە ئەوسافکردن. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمووی حەسبوکە یا ئەسیل، ئەی ئەسیل بەسە، لا تحزننا غەممان مەدەرێ، چونکە ئێمە لە دوورین لە مەککەوە، کاتێ جوانیەکانمان بۆ باسەکەی غەمی بۆ ئەخۆین. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم نیشتیمانی خۆی زۆر خۆشویستووە، زێدی خۆی و شوێنی لەدایکبوونی خۆی زۆر خۆشویستووە، مەککەی زۆر خۆشویستووە. حتا فەرمێ لە کاتی هیجرەتە کە خۆشەویست صلی الله عليه وآله وسلم غەمێکی زۆر گەورە دڵ و دەرونی داگیر کردبوو. أفرمون إن الذي فرض عليك القرآن لرادك إلى معاد. أفرمون أم آية مباركة لواها تخواروا أو كسيك قرآن لسرته فرس كرت أدجرته ومكة ما ترسى غمد نبي إن جا كمك غمي ضلي في غمر صلى الله عليه وسلم كم وتو زور كما دعاء شر في غمر صلى الله عليه وآله وسلم. والله مروجك يعني لعنتي كر في غمر صلى الله عليه وسلم. فرمي اللهم لعن شيبة وعتبة وأمية كما أخرجونا من أرضنا. خويا لعنة ببارنا بسر شيبة وعتبة وأمية كبونا باعثي أوي إما للزوي خومان ولولاتي خومان ولنشتماني خومان ولزيدي خومان دور خانة ودرمان كان. هو كاريكي زور سركي بفرزبوني الجهاد لسر أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم. يعني قناغك لقناغ كان واجبوني جهاد بريتيبو لويك إيمان داران لشار وزيدي خوان دركران. أفرمي أذن الذين يقاتلون بأنهم ظلموا. خواه رب العالمين إذن أداب ويكا أوانيك كجراون وظلميان لكراو جنيان لقلاكراو ويبسن جنكنوا إذن داون. وإن الله على نصرهم لقدير. خوي نصرتيان أدا أوانيكيان الذين أخرجوا من ديارهم بغير حق إلا أن يقولوا ربي الله. أوانا هيج شتيق نبو هو كاريق نبو بو دركردنيان تنها أو عندنا بي أيانوت خدامان تاكو تنهايو خدامان حقو واحد أحد أبرستين لبر توحيد دركرانو دور خرانو. كاتبة بتكاني فقه إسلامي سيركي همو فقه إسلامي همو بابو بشكي دوري للنشتماني تيا حكم الشرعي زور تأثير أكا لشويني إنسان كاتك لشويني خوي أجولي وشويني كتير بويا
بابی طەهارەیە کاتێک کە سەیرەکەی یەکەمین بابی فقهی ئیسلامی لە باسی تەیمومە باسی ئەوە کە ئەم کەسە ئایا لە وڵاتی خۆیان ئاوی دەست ناکەوێت تەیموم ئەکا یا لە سەفەرێکە و لە دووری لە ئاوە ئەگەر لە شوێنی خۆیان نەبێت نوێژەکانی ناگێڕێتەوە لە مەزهەبی ئیمامی شافعیە ئەگەر لە شوێنی خۆیان بێ ئاوی دەست نەکەوێت نوێژەکانی ئەبێ قەزا کاتەوە ئیعادە کاتەوە با تەیمومیشی کردبێ لە سەلاتە لە نوێژە لەکوێ نوێژ قەسر و جەمع ئەکەی لەو کاتەیە کە تۆ لە وڵاتی خۆتانی و لە غەریبیای سەفەر ئەکەی لە جمعەیە جمعەکەی لەسەر واجب ئەبێ واجب نابێ یەکێک لەو کەسانی جمعەی لەسەر واجب نییە کەسێک کە مسافرە یا وەکو غەریبە بە مەرجە پێش نوێژی بەیانی لە شوێنی غوربەتەکەی خۆی لە وڵات و نیشتیمانی خۆی دەرچوو بێ زەکات ئایا دروستە نەقڵ کرێ لە زێدی خۆتەوە بۆ زێدێکی تر بابەتێکە لە فقهی ئیسلامی هەندێک جار ئینسان زەکاتەکەی خۆی لە شوێنی خۆی تەوزیع ناکایەوە بۆ شوێنێکی تر عولەما دوو ڕەئیان هەیە هەندێک پێیان وایە دروست نیە هەندێک پێیان وایە دروستە بە پێی حاجەی موسڵمانان حتى جەنائز بابەتێکی تایە ئایا کەسێک لە شوێنی غەریبیە مرد دوایی دروستە گۆڕەکەی بگوازیتەوە بە وڵات و نیشتیمان و زێدی خۆی بابەتێکی فقهیە ئێڵەن لە فقهی ئیسلامیە باس کراوە ڕۆژوەکانمان عینەن ئینسان لە وڵاتی خۆیان ڕۆژوەکانی لەسەر فەرزە کاتێک کە ئەچێتە وڵاتێکی تر و غەریبی ڕۆژوەکان لەسەری لا ئەچن تەنانەت بابەتی جیهاد وەکو عەرزم کردن یەکێک لەوانەی کە عولەما ئەفەرمون جیهاد ئەکاتە فەرزی عین لە بابی جیهادە ئەوەیە وڵاتی موسڵمان داگیر بکرێت لەسەر خەڵکی ئەو شوێنە جیهاد بێتە فەرزی عین دواتر لەوانەی کە لێوەی نزیکن لەسەر هەر هەمویان بێتە فەرزی عین حتا وەکو ئەو دوژمنە دەرئەکەن لە وڵات و نیشتیمانی موسڵمانانە ئیتر سەواء هاوێنەی فەلەستین بێ هاوێنەیش هەر شوێنێکی ئومەتی ئیسلامی بێ کاتێکەوە داگیر ئەکرێ واجبی عینە لەسەر خەڵکی ئەو شوێنە ئەو کافر و بێدینە لەو شوێنە دەرکەن لە شوێنی زێدی خۆیان واجبە وەکو چۆن نوێژەکەن ئاوا دەریکەن ئەگەر باوان دەرنەکرا دراوسەکانیان تر وردە وردە دراوسەکانیان هەتاوەکو ئەو کافرە دەرئەکەن حتا لە حدودەکانە یەکێک لە عقوبەکانی شەریعەت هەر لە شەیطان و ئادەمەوە عەلەیهی السەلام پێشتر کە باسم کردووە شەیطان لەناو بەهەشتا وەتانی بەهەشتە فەخڕج منها فإنك رجيم خوا دەری ئەکە کە عقوبەی ئەدا عقوبە بەشێک لە چییە لە دەرکردنە ئادەم عەلەیهی السەلام عقوبە وەرەگرێ کاتێکە لە بەهەش دەرئەکرێ و ئەهێنرێتە سەر زەوی هەروەها ئەو کەسێکەوە زینا ئەکا داری حەدی لێ ئەدرێت تەغریبی عام ئەکرێ یەک ساڵی ڕێک دوورەخرێتەوە لە شوێنەکەی خۆی لە فقهی ئیسلامیە ئەم عقوبەیە لە شوێنی خۆت و لە زێدی خۆت دوورخرێتەوە یەکەم لە بەرەوەی سمعەتی شکاوە سمعەتی بۆ بگەڕێتەوە بێتە ئەهلی تەوبە و سەلاح دوو لە بەرەوەی ئازار بچەژێ لە دووری خزم و کەس و کار و ڕەفیق و خۆشەویستان و زێد و نیشتیمانی ئەمانە هەمووی لە بابەتی حتا لە باسی ئوضحیا سەربڕینی حیوانە ئاگەر کەسێک مەسەلەن ویستی قوربانی بکە ئەتوانێت لە وڵاتی خۆیان بیکە یا بینێرێ بۆ وڵاتێک هەموو بابەتەکان باسی دووری وڵاتی خۆی تایە کە بۆ ئەمە گرنگی ئاینی پیرۆزی ئیسلامە بە نیشتیمان و خۆشەویستی نیشتیمان و حوبی نیشتیمان و تا دوایی ئێمە ئیماندار لە هەموو کەس ئەولاترین بەوەی کە محەبەتی وڵات و نیشتیمانی خۆمان بە جوانی هەبێ محەبەتی ئێمە حوبی صادقانەیە حبی درۆ نییە لەبەر مەصالح وڵاتمان خۆش بێ و بەبێ مەسلحەت نەمانەوێت نا ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و سلم بە مەبادی ئیشەکە و پەیامی هەیە بۆ هەموو شتێک پەیامی هەیە خۆشەویستی نیشتیمانی خۆشەویستێکی فیطریە لە ئینسانە حدیثێکی دروستکراو هەیە زۆر کات ئەوترێ حب الوطنی من الإيمان فەرمایشتی پێغەمبەریان نییە صلی الله عليه و سلم وەکو لە کتێبەکانی حەدیثە ئیشارە و ئاماژەی پێدراوە مەوضوع دروستکراوە نا ئێمە ناڵێن حب الوطنی من الإيمان ئەڵێن حب الوطنی من الفطرة بەشێکە لە فطرەتی ئینسانیەت چۆن کوڕەکەی خۆتت خۆشەوێت چۆن دایک و باوکت خۆشەوێت ئاوا زێدی خۆتت خۆشەوێت هەموو ئینسانێک لە زێدی خۆیە خوا جل جلاله زۆرێک لە نعمەتەکانی پێ عەتا کرد و پێ بەخشیوە کە سوودی هەیە بۆی ئیسفادەی هەیە بۆی حتا ئیمامی بێضاوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە فەرمایشتی پیرۆز و مبارەکی بسم الله تربة أرضنا بريقة بعضنا يشفى سقيمنا بإذن ربنا كاتب پیغمبر صلى الله عليه وسلم کەسێک زامێکی پێوە بوو پەنجەی خۆی بە تفی مبارەکی خۆی تەڕ کرد و کردی بەناو گەڵا و خسێ سەری فەرمووی بەناوی خوا تربة أرضنا خاک و خۆڵی زەوی ئێمە شیفایە بۆ نەخۆشەکەم تەسەوور کە ئیمامی بێضاوی ئەفەرمێ هەر کەسێک تووشی دەرد و ئازارێک هات ئەگەر بچێتەوە زێدی خۆی ممکنە خوای گەورە شیفای بدە
شفا ممکنە ئینسان لە زێدی خۆیان وەرگرێ لە نیشتیمانی خۆیان وەرگرێ خاکی نیشتیمانی خۆت حتا فەرمێ و کەسێک کە سەفەری کرد بە هەندێک لە خاکی وڵاتی خۆی و نیشتیمانی خۆی پێبێ ئەگەر وەکو خۆمان بڵێن دوعا و کەوت یا وەزعی تێکچوو طەبیعەتی تێکچوو بۆنی خاکەکە کە ئەو طەبیعەت تێکچوونەی نامێنێ ئەوەندە کاریگەریە کەسێک خەوی لێ تێکچوو نەیتوانی بخەوێ جاری ئینسان خەوی لێ ئەزڕێ بێڵاوی ئەفەرمێ بۆنی خاکی خۆی کایە لە ژێر سەری خۆیان دابنێ خەوێکی ئیسراحەت و ئارام ئەکە شریعەتی ئیسلامی زۆر ئەم لایەنەی گرنگ پێداوە بۆیە خۆشەویستی نیشتیمان بەشێکە لە فیتڕەتی ئێمە و کاری لەسەرەکەین و ئیشی لەسەرەکەین ئەم بابەتانێک کە باسیەکەین ڕەبتی بە سیاسەتەوە نییە ئەمڕۆ مەسەلەن وڵاتێک هێرش کاتە سەر وڵاتی ئێمە هەمومان هاوارمان لە یاسێ و بەیانیشەوەمان دەست پێ بکەین دەستکەین بە خراپەکاری فەساد لەسەر وڵاتی خۆمانە بەبستی موسڵمان نیشتیمانی خۆی خۆشەوێ حەز ئەکات لە هەموو سوچێکی نیشتیمانە سوژدەیە بەرێ سپاسی رب العالمین کە لە هەموو سوچێکە ذیکرێ بخوێنێ تاعەتێ بکە ئێمە ئیماندار ئەمانەیە وڵات و نیشتیمانمان جوانترین وڵاتی سەرزەوی بێ لە ڕووی معماریەت و جوانی و هەندەسەوە لە ڕووی عەبدایەتی و تاعەت و جوانیەوە ئەمە کارێکی ئێمەیە بە درێژای ئەم 100 ساڵەی کۆتایی ئومەتی ئیسلامی و دوای نەمانی خلافەتی ئیسلامی عالەمی ئیسلامی بەرەو ئاقارێکی زۆر خراپ ڕۆشتووە پارچە پارچە کراوین هەر کەسەمان ئەم پارچەی بەلاوە زۆر گرنگە و ئەم پارچەیە بووەتە مایی کەسابەت بۆ زۆر ئەحزاب و دووەل و وڵاتانی گەورە گەورە و زلهێز ئەم پارچە پارچەیە وهای کردووە کە عالەمی ئیسلامی خاوەنی دەوڵەمەندترین شوێنە لەسەر زەویە کەچی فەقیرترین کەسە لەسەر زەویە بەهێزترین کانیا و کانزاوی سەرزەوی هەمووی خوا لە لای تۆ دروستی کردووە بەڵام هەمووی کافر و بێدین ئیسفادەی لێ ئەکات و ئیسفادەی لێ ناکە جیهانی ئیسلامی بە داگیرکراوی بە پارچە پارچە کراوی لەم 100 ساڵەی کۆتاییە هەرچی وترا بە ناوی وەتەن و نیشتیمانە و هەمووی ئینسان شەرمەزاری ئەیگرێ کاتێکە باسی ئەکە هەستەکە کە جیهانی ئیسلامی خۆشەویستەکەی خۆی خەریکە لە دەست ئەدا بۆیە ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم زێدی خۆمان لە هەموو کە زیاتر خۆشە ئەفەرمون عولەما سێ زێد هەیە بۆ ئینسان سێ شوێن هەیە و سێ جێگە هەیە یەکێکیان مێژوو ژیان و لەدایکبوونی لەوێ بووە یەکێکیان لەوێ نیشتەجێ بووە یەکێکیان عەقیدە ئەیبەستێتەوە بۆ شوێنەوە وی جاری وایە شوێنێکی دوور لە ئومەتی ئیسلامی لە شاری خۆت ئازار ئەچێژێ بەڵام لەبەرەوەی ئیمانداری ئەهلی عەقیدەی تۆن و دارولئیسلام بۆ ڕۆژێک لە ڕۆژان تۆ زۆر بە زەحمەت لێرەوە ئازار بە دڵت ئەگات چونکە ئەزانی زوڵمی لێ ئەکرێ مەظلومن ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەبێ پەیامەکانی خۆمان فکری خۆمان ڕێککەینەوە نابێ کافر و بێدین حبی وەتەن و نیشتیمان بەسەر ئێمە بفرۆشێتەوە ئێمە لە هەموو کەس ئەولاترین بەوەی کە ئەم نیشتیمانی خۆمان خۆش بێ کاری بۆ بکەین ئیشی بۆ بکەین سەلاح و خواناسی و دینداریتیا بڵاوکەینەوە لعل ڕۆژێک لە ڕۆژان رب العالمین نعمەتی خۆی بەسەرمانەدا ئەبارێنێ کەماڵ و جەماڵی ئەم وڵاتی خۆمان لە قیمە و لە بەرزی یەکەمی جیهانە ئەبینینەوە داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار یا ربی خوای جان ڕەحمەت و بەرەکەتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیمانمان سەلامەت کە یا ئەکرەم الئەکرەمین خوای جان ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە یا ئەکرەم الئەکرەمین پڕ بەرەکەت کە یا رب العالمین یا ربی خوای بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەر زێدمانە ببارێنە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کوردستانەمان بپارێزە ئیلاهی ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە ئەم میلەتی کوردە پیاوی زۆر گەورەی تێ هەڵکەوتووە خوا پیاوی گەورەمان لێمە بڕە یا رب العالمین ئەولیا و خواناسان و عالیمان و عابدان لەم وڵاتی ئێمە زیاتر کە یا ئەکرەم الئەکرەمین فساد لە وڵاتی ئێمە مەهێڵە یا رب العالمین دڵەکان هەمووی بەدەستی تۆن یا رب العالمین هاوارد بۆ لا ئەهێنین یا ئەکرەم الئەکرەمین دڵەکانمان یەکخە ئەم میلەتە یەکخە بەهێزی کە یا رب العالمین بیکەرەمای نەسرەت بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوە جوانەکانت بە صیفەتە بەرزەکانت هەرچی گونەهمانە هاوار بۆ لای تۆ ئەهێنین لێمان ببوورە یا رب العالمین لەم مانگی ڕەجەبەیە یا رب العالمین هانامان بۆ لای تۆ هێناوە بمان بەخشە پاکمان کەرەوە ساغمان کەرەوە دروستمان کە بە پاکی بمان خەرە ناو مانگی شەعبان و ڕەمەضانەوە یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت برحمتي خوت دعاء كان من جيراك يا رب العالمين مسلمانانك زور هنايان هناوە ئێمەیان بە ئەهلی خەیر و سەلاح زانی و خۆیت و خۆت ئەزانی کە ئێمە چەند شەرمەندەی بەردەم دیوانی توین هانایان هێناوە بۆ منبەرەکان یا ربی خۆیە شیفا و ڕەحمەت و کەڕەم و ئارامی بەسەریانە ببارێنە
إلهي أم إيمان دارانا هاتون تأماليتو ميواني مألق لمالكاني تون أما أنا أهلي توحيدي تون أما أنا أهلي يا إلهي محبة خوشويستين بوتو سجدنا بن بوتو نبي ركوعنا بن لحضوري تو يا نبي دسي زليلي دعاء برزناك وتنهى لمقامي تو يا نبي يا إلهي دعاك ننجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام وشويسي بي الزمين خاكو وڵاتوێژ ئینسان بەشێوە فرە گەورەن جە پەیامەکە ئاین و ئێمە بەشێوە فرە گەورەن کە ئیسلامی ئێمەش شناسێنمێ بە وڵات و نیشتیمان و وەشەویستیەکەیش. فەرمایشتێوە هەنە فرە بڵاوشکراوە حب الوطنی من الإيمان غەڵەتە نەدروستکرێنە مەوزوعە نەدەم و پێغەمبەری صلی الله عليه وآله وسلم ئێمە بەشێوە جە شەریعەتی أنا كحب الوطن من الفطرة وشويسي نشتمان وخاكو إما برشي وانجا فطرة إنسانك شني تاتا ما وشجرك ما وشجرك أنا شني قومي وما وشجرك أنا عينا ولاتو نشتمان واسما وشجرك. خوا جل جلاله فرماوه هو أنشأكم من الأرض واستعمركم فيها. خوا جل جلاله بقوري ويش شمش جزميني دروس كردين شمش كردين دي صاحب عمارة دروس كردين بنيانايو زميني. ابن تيمية رحمة الله وانا بقسيه مشهورة شنا فرماوه النفس تحن للوطن نفس هاواشا بأنيا ولا نشتمان وشغلات ويش بلام يكتشيو هنجاري شانا إنساني كاربانا كروجا ولاتك ويشو ياجي ويش دور جزوة فرماوه إذا لم تعتقد أن المقام به محرم أو به مضرة وضياع دنيا. أجر إنسان زاناش دنياش فوتيو ياجي ويش أنا مجبور أبلو دور جنوة يا زانو ك من يودلش أنا توشو حرامش كرو توشو جناه باريش كرو. فوتي أصحابك في غمري صلى الله عليه وآله وسلم كفر عز الدرينة وزحمة الدرينة هجرة شاكر في حبشة دوي جارو دم أتر هجرة في مدينة وتفصيلها قرتها زاندي ورؤي بشينك دين شان سلامة النبي كإنسان دين السلامة بياجي وانا الزرر بالدنياش نياوا أي نفسش هميشة دائما هوار كروبي أنا أتشاياجينا منو قاسم كرو محمدي ينجى عالم فرقة وركا أندلسي. طبعا أندلس إسبانيا وآروي 800 ساڵه خلافەتی ئیسلامی حکومشتە نەکردن. قورطوبە یۆنجە یاگە فرە مهمەکە جە تاریخ و مسلمانانە حتى إسيج ياجا بنجي مسلمانات لي إسبانيا هاوارا وياجين ومنن فرو ياجي كشاجوي نرجع كنيسة جوركا جاجا جوركا بدسوا بنجي مسلمانات دروس كريانو بل عندما تر مسلمان شاشن الناس قشة قتلوا عامة كردي مجالسي عسكري شاد دروس كركا قدوا مسلمان شافوتني أنا كرما رما أنا كشيا شهيد كريا إبيابيو فرق جورن حتى إمام السيوطي فرماوه شيخ المحدثين والفقهاء جورو محدث فقيه فرق جورا كان ميلش بلا مذهب إمام الشافعي بين فريز فرماوه إبيا حروش سر مذهبين أن عالم جورا بين طبعا أمان بغاء علمي فرجوانان حتى أحمد كوري خالد فرماوه دلي أندلسي كي مالكي مذهب بين ما تشوك فتوى دي بمالكي فتوى دي الروي بنوادات من بيتشوانو عقيدة وتا والفكرة ترى خلق برسيارة وانا كراتو بمالكي جواب شامليو فرماواش خلق برسيارة وانا كرو برسيارة ولاتك ويش كرو مذهب ولاتك ويش مش باني جواب شامو اگر رأي وين برسيارة وانا كرا عكسو اي رأينا ينك بنا شاماسو بيو فرفقه جوربيا ابن عبد الحكيم ينجمع مصاكاش فرماوه فرحس كرنا بغانا منو زانا ايندو اي بي اي جنجيك امان دلي بغا فرق مهمة ما شو بنواد أجر بغانا منيو بيبقى جورو قدو عالمك الرئاسة فرق جورو البيداز وقدو عالم إسلامي شي مليون ما شو فرق سرزنشتم كرور أي نلو بأندلسي فرماواش قصيرة عظيمة شكرده فرماواش لابد من الوطني بخوا حج علاج منه إلا أشم بالوزي دويم وياجيوم
یاگی بە منە ئیسراحەت کرد و یاگی تەرە مەتاو ئیسراحەت کرد فەرماوە عولەماکەیە پی ئاستە بەرزە و گەورە وێشە دڵشا چەنی وڵات و وێشابیان چەنی خاک و وێشابیان چەنی زەمین و وێشابیان چەنی ئاگی بێنە کە چەنەش جەڵی بێنێ و گەورە بێنێ و چەمێشا کردێنێ و ژیان شاچەنەکردن ئێمە موسڵمانیش بەڕاستی جەگر کەسێ ئەولاترین نپانەی وڵات و ئێمە وەشگەرەک بوو باسو ئی زەمەنە ئێمە کەرمێ کە نیشتیمان پەروەری بە زوان و واسمێ سۆرانی بەر زوان و ئێمە وڵات وەشەویسی بێ بۆ بە کەلیمەوە پێی دزی و دەغەڵی نا ئەستەنە ئێمە ئیماندار تەماشەوە ئیلایەنە سیاسیا بەکەرمێ ئەبەدەن تەماشۆ ئەسڵ و فکرە موسڵمانەکەی کەرمێ ئەسڵ و ئیسلامی کەرمێ چەند ئەمرەش کردێنە بە ئێمە کە وڵات و ئێمە وەشگەرەک بوو یاگی ئێمە وەشگەرەک بوو کا هەرمانەش پێ کەرمێ خزمەتش کەرمێ چەنیش بیمێ ئینە لایەوە فرە گەورە و مهمە ئەگەر ئێمە موسڵمان تاومێ ئی بەشەیە ئێمە ساحێبش بمێ نەک کافر ساحێبش بوو 100 ساڵن عالەمی ئیسلامینە بەنامە ئینەیە وڵات پارێزری و بەنامە چێش و ئینیشا کافر و بێدین بێن بە ساحێب و نیشتیمانی ئێمەش هیچ حاڵەتێوە ناشم ئێمەی موسڵمان فرە ئازایانە تاومێ ئی فکرامان ڕێکی کەرمەوە ئێمە ساحێب و وەشەویسی وڵات و ئێمان ئێمن مێ ساحێب و مەقامی گەورەی پێ خزمەت و وڵاتیمە ئێمن مێ ئاگەنجێ و ئاکەسێ کە ئەشم سوچی ئی نیشتیمان وڵاتەوە ئێمە نەبوو ئیلا سوژدە ماچەنە بەردەبوو ئیلا عەبدایەتی ماچەنە کردەبوو ئیلا ذیکر ماچەنە وانابوو تعمیر ما کردەوە بە عەبدایەتی بە جوانی بە جەماڵ بە کەماڵ کە ئینە بەشێوە فرە گەورن و هەرمانێ فرە گەورێنە و بەشێوەن چات تعمیراتەیە کە خوای ئەمرە پەنە کردێنمێ سەر و زەمینی و جێبەجێش کرد ئیمامی ڕاغبی ئەسفەهانی فەرماوە یەرێ واجبە ئینە سەر و شانەی تاوە یۆشا عیبادەت و خوای کردێ یۆشا زەمین و خوای تعمیر کردێ یۆشا خلافەت و خوای گەڵ دێوە پێ سەر و زەمین ئینە بەشەکەن بەش عیمارەتی تەوەنێ بنێ سەر و تەوەنێ وڵات وێتەنە دڵنیا بکە خزمەتڵکردن خزمەتێوە دینیڵکردن خزمەتێوەڵکردن کە بەشێوەنجە فیترەت و جە بەشێوە ئینسانیەت وێڵ داوە کەرمێجە زات و پاک و پەروەردگاری هەرچی ڕەحمەت و بەزەی وێشن هەرچی بەرەکەت وێشن سەر و ئی وڵاتەوە ئێمەرە مجۆش خوایەگیان داواوە نەکەرمێ بە گەورەی وێڵ بە ڕەحمەت و وێڵ بە کەڕەم و وێڵ ئی وەتەنەوە ئێمە شیرینە دڵمانە خوایەگیان داواوە نەکەرمێ پێ گەورەش چەنە مەبڕە عالمی گەورەش چەنە مەبڕە خوا ناسی گەورە چەنە مەبڕە یا رب العالمین وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله